شکر خەیات چڕ ڕۆژ پێش ئێستا بۆ هەتایە بەجێ هێشتین مام شکر خەیات هونەرمەندێکی بەتوانە مەقامزان دەنگخۆش ئەو لە جیلی حەسەن زیرەک و عەلی مەردان و حوسێن عەلی و ئەو جیلە بوو کە لەگەڵ سەڵاح داودە بەڕەحمەت بێ ئەمانن کە هونەری کوردیان لە ئاستێکی بەرز و پیرۆزە ڕاگرت بوو. ئەمڕۆ لەگەڵ هاوکارانم لەگەڵ ڕێمیدیا هەگەم مامۆستا سەلیمی کەمانچەکە هەموو کات هاوکارمانە کاکە عومەر میرەی خۆشەویست ئەندامە خۆشەویست و دڵسۆزەکانمان لە چەمچەماڵ ئەندامانی کۆمەڵی هونەری میلی هونەرمەندی دەنگخۆش و بەتوانە کاکە بەهێز عەلی بەخێرهاتنی ئەهمیانەکەم کاکە ئالان ڕەفیق بەڕێوەبەری پەیوەندیەکانی گەڕامیدیا و هەمیشە بەخۆی ئامێرەکەشەوە ئامادەی لەگەڵ هاوکارانم کاکە دیار و کاک ڕێباز و کاک بورهان و کاگامانچ ئەمانە ئەمڕۆ ڕێزێک لە جانی مام شکر خەیات بگرین و هاوکات لە هەمان کاتە ئێستا لە شاری کەرکووکیش ئەم یادە بەڕێوە چێت بەڕاستی ئێمە بە پێویست مەزانی بەرنمەیەک پێشکەشکێنەجنە ئەمەتوانین لێژ لە خزمەتیان نەبین بەڵام ئەمەمان بەلاوە گرنگ بوو کە لەم شوێنەیە لەم جێگای مام شکر چەندین دەرزانیش تۆ بەرنامەمان بۆ کردووەمانوێت لە جێگاکەی خۆیان وێنێکی بەڕێزیانمەندانە و ئەمێ ژیاننامەیتان بە کورتی بۆ بخێنمەوە پێشەوەی بچمەناو بەرنمەکەەوە شکر خەیات مامۆسای مەقامی کوردی و یەکێک لە هونەرمەندە ڕەسانەکانی کوردستان شکر محەممەد قادر ناسرااو بە شکر خەیات لە ساڵی 1940 لە گوندی قەلغانلووی سەر بە شارۆچکەی خورماتوو لەدایک بووە هەر لە مناڵیەوە دەرکەوتووە کە دەنجێکی تایبەتی هەبووە کاتێک مناڵ بووە کە ئەو کات گۆرانی گیان ئازیزەکەم دەرچوو بوو ئەو گۆرانی چڕیوە عەلی مەردانیش گوێی لێ دەبێت و لەبارەی دەنجەوە وتبووی ئەم مناڵە دەنجی زۆر خۆش دەرەچێت ئیتر لەو کاتە بە دواوە خولیای وتنی مەقامی ئەبێت و هاوڕێتی لەگەڵ عەلی مەردانە هەبوو و هاوکاری بۆ لە مەقاماتدا لە ساڵی 1953 چۆتە دنیای هونەری کوردی و دەستی بەوتنی بەستە و مەقامات کردووە شکر خەیات لە پاڵ هونەرەکەیدا ساڵی 1950 کاری خەیاتیە کات چونکە نەیتوانێت بەکاری هونەری بژێوی ژیانی دابین کات چەندین شار و شارۆچکەی کوردستان گەڕاوە و چەند ساڵێکیش لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەسەر بردووە دوای مانەوەی 11 ڕۆژ لە شاری هەولێر زۆر بەداخەوە بەهۆی نەخۆشیەوە لە ڕێکۆتی هەژدەی هەشتی 2023 کۆچی دوایی کرد و لە گۆڕستانی بابە گۆرگۆر لە شاری کەرکووک بە خاک سپێرە بەڕاستی من لای خۆمەوە سەری ڕێز و نەوازش دانوێنم بۆ بەرزی و بڵندی و هونەرەکەی بۆ خانەوادەکەی بۆ کاکە فاروقی کوڕی و هەموو ئەو کەسانی کە عاشقی دەنگی هونەرمەندی ڕەسەن شکر خەیاتن بۆ مەبەستە خۆشحاڵم کەمڕۆ لە ستۆدیۆ هاوکارانم لەگەڵ مەبەشدارن ئەم بەرنامەی ڕاستەوخۆش پێشکەشەکەرەگەی هەر پەیامێکتان نەبوو بۆ کۆچی دوایی مامۆستا شکر خەیات دەتوانن لە ڕێگەی هەر سێ ژمارە مۆبایلی 0771 471 52 64 و یاخۆ ژمارە مۆبایلی 0771 891 75 75 یاخۆ ژمارەی کۆڕەکمان 0750 85 35 پەیوەندی بکەن بە بەرنامەکەەوە بەڵێ ئەچمە لای میوانەکانم بە تایبەت ئەچمە لای هونەرمەندی لاوی دەنگخۆش کاکە بەهێز عەلی کە ئەویش لە ناوچەی گەرمیان و گەرمەسێ لە شاری چەمچەماڵی خۆشەویستەوە ئەویش گەنجێکە بەو گەنجێتی خۆی زۆر عاشقی مەقاماتەوە من جاری تریش لە سەرەتای دامەزنی گەڕیانە بەرنامێکم لەگەڵا ساز کردووە هەستەکەم کە ئەویش بە هەمان شوێن و بەڕێچکەی مامۆستا شکر خەیات و دەنگخۆشەکانی وەکو کاک ڕەمەزان گەرمیانی و حەسەڵ عەداودەوانە هەنگاوەکانی ئەوان هێڵگرتوێتەوە کاک بێزیان بەخێر بێت کاک بێزیان سپاس دەکەم وەکو وەفاداریت کە بانگشتمان کردی بۆ ئەم بەرنمەیە کە زانیت بۆ مام شکر خەیات و بۆ گەڕان میدیایە بەدەم داواکاریەکەمانەوە هاتی من لە خزمەتتانام لە خزمەتی ڕۆحی پاکی مام شکوری شام هەموو کاتێ کاک بێزیان دانیشتێت لە نزیکەوە چاوتەی کەوتووە یا لە نزیکەوە یەک دوو جارێکاوە سوسفەی کردو یەکمان بینیوە بەڵێ گوێ لە دەنگی تۆ بوو بەڵێ کاکە دیاریش لێوە بوو چەند مەقامێکم پێشکەشی کرد و بڵین بە بینەران واتاوێکش گریا بە دیارە مەقامەکانەوە بەڕاستی هەستێکی زۆر سەیری هەبوو هەر ڕاستەکەی چەند جار ئەو کەسانی کە ئەوە مەقامەکانی هەنەوە دیانی یەکسە دڵی پڕەبوو پێوە بەڕاستەوە ڕۆحی شاد بێت هیوای دەمە درێژی بۆ من جارێکتر بۆ هەوادارانی ئەڵێم ئەوانەی کە ئێستا لە یادەکەن لە شاری کەرکووکی خۆشەویست ئێمەش لێرەوە خزمەتکاری و ڕێبازی مامشکورین ئێمە چلەی خەڵک بە عام وا باوە چلەی کۆچکردووان بە ماتەمینی و بەشین و بە گریان و قڕپیاوان و بەڵام چلەی هونەرمەندان ئەوە چەندین ساڵی ئێمە هونەریت کۆمەڵی هونەری میلی کوردستان ڕەنگە مامۆستا سەلیم لە زۆر جار لە یادەکانە لەگەڵمانە بوو بێ یا ساڵانەی هونەرمەند کە ساڵە
بۆ نمونە ساڕۆژی حەسەن زیرەکمان کردووە بووە بە گۆرانی و هەڵپەرچێ و خۆشی و شادیانە ئەمە خۆی هونەر فەلسەفەکەی لەوەیە ئەو هونەرمەندە تا لە ژیانەیە دڵی خەڵک شادەکە بە کۆچی دوایشەکە ئەنی چلە و ماتەمینەکەشی هەر ماتەمینینی هەر تقریبا ئەو ئاواتی ئەو بکە ئەم هونەرە بمێنێ بەم ڕەچکەی بمێنێ لەبەرەوە چینە لای کاکە بەهێز بۆی ڕەحی مامشکر شاد بکەین و ئەم بەرنامەیە جوانتر بکەین بە یەکەوە مەقام و بەستێکمان پێشکە لە مەقامەکانی گەرمیان زۆر جار مامشکورەی من لە دەنگی ئەو شەوە وەرم گرتووە هەر بۆ شعرش دەستی بێ هەر بەو شعرەکەی جوانیم تەمی کرد عمرم تێپەڕی و تەمەن کەمی کرد پیری بازارەوە گیان هەڕاجەکە مەرگ کڕیارە و هاکا زەمی وڵای زەمی کرد ئەوە بۆ ئەوەی ئەوە دۆ شعرە فەقیرە بەڕاستی بەداخەوە زۆر جارە شتەیەوە دانی ئینسان ڕاستە خۆی گەبەرە پیری ڕۆیترەوە فەلسەفەی ژیانە ڕۆحی شاد بێت ئەچینە لای ئەو مەقام و بەستەی خورشیدی بێکەوە لەگەڵ هاوکارانم جوانی مای تمی کرده عمرم تیپری و منم عزیزاری کمی کرد جانا پیریا بازار پیریا بازار جانا راجك مركر يا رواك زمي كردي بيريات ولا جانا بيريات ولا ويفنزان ويبست سميا ويقوتان ويا فلقاي آي 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 عزيزي
نازني غم سوداي سرايا أريتو يبغم مخوان أي ورغم سوداي سرايا والله دواي وخامة بخوا رحم كرا أي سيبي جان سيبي بيني يا بسكن ذا بزيبي لو روجي بي وفابوي زردمنا يا تاليبي نويرم كومي ماسكم ويل برقة تاريبي جان لبرقة تاريبي خداي باني سر اي وركاري كردايا والله لدين يا راشن جانا طيبه من دايا اي سيبي جانا سيبي بايني يا بسكن دا بزيبي لو روجي بي وفامو زردمنا يا تاليبي نويرم كل ميماتك برقة تاريبي نويرم كل ميماتكم جان برقة تاريبي بەخێر بێنەوە دەستان خۆش بێ دەم خۆشکا کە بەهێزگیان پێم خۆشە کاکە ڕێباز بۆ شادکردنی ڕۆحی مامشکور هەندێک لەو گرتە ڤیدیۆیانە ئەگەر هەر هێچێک لە بەرهەمەکانی خۆی کە لە کافتەیە کە توری زەردەش بوو کە بەڕاستی شانازێکی گەورەی بۆمان ماوەتەوە بۆ ئەمنەتەوەیە ئێمە وەکو کۆمەڵی هونەری میلی کوردستان کە مامشکور ئەندامێکی فەخریمان بوو وەکو دەستگای میدیایی گەڕێن شانازیەکەین زۆرترین ئەرشیفی مامشکورمان لایە زۆرترین ئەرشیفیمان لایە کە لای خۆمان بۆمان تۆمار کردووە ئەو کۆمنتانەشتانەمە خەمە سەرچاوە مامەیەکێک لە شاکارەکانێتی کە لە کافتەیە کە توری زەردەش لە ئێوارەیەکە پێشکەشمان کردووە بە ئامادەبوونی چەندی هونەرمەندی ناودار کەمێکی دیمەنی ئێوە بین ئەتا برادران پشوێگەین عالي دقاي وقتنا وشمي كسكم بيدم بخاطر شاخي وقت الجوان عالي دقاي لنو عبر كسكم وكشة وليلا شون هواي بحار كسكم
عادي ندشت الجاري سايق العزيز سربي شتاوان كسكم هذه ضيب وتوايسي بەڵێ خۆشەویستانم بەڵێ ئازیزانم بەڕاستی سەد خۆزگەم بەو ڕۆژگارانە کە ئەم گرتە ڤیددیوانە کە جارێکتر ئەم دیمەنانە دووبارە نابنەوە تەنها مەرشیفانەیە کە بە نەمرێمێنەوە ئێستا سەیری ناو گرتەیە بکەن حاجیمەچی هونەرمەندی شانۆکاری بەناوبانگ لە پێشەوەی ئەو ئێوارەیە دانیشتووە و بە تاسەوە چەند جار حاجیمەچی دڵی پڕەبوو کە ئەو گۆرانیەوە ڕۆحیە دووچیان شاد بێت مامشکور شانازێکی گەورەی بۆی مەتۆمار کردووەکو کۆمەڵی هونەری میدیۆکو گەڕامیدیا بەڵە خۆشەویستانم هەر لەم بەرنامە تایبەتەیە ئەچینە لای چەند مەقامێک بە دەنگی کاکە بەهێز پێم وابێ مەقامی خاوکەر و قەتار و خاوکەری کەڵن ئەوە شارێکێکە لە ئەو مادانەی ئەو بەرهەمانەی کە میوارەی پێشکەشی ئێوەی بەڕێز و خۆشەویستەکەین بە هاوکاری ئەو کارانم الظالم ويخبري كربكم الليل نرتانا وشكم الظامي سختم دار
إلا فانا من ذقبا من بمرم الرشي ودار زار باوشين ذقبا من بمرم لا يدلم كار امان امان نمان نمان امان 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 ويرور ذقبا من بمرم دخيل دوستم تو نمري لام لام لي آلياوا لام لام لي آلياوا سيد سر من هاد لي ريوا تاج الرزا شاي هابيوا برخ ولا ضطا بشيوا نرملا يا ضطا بشيوا جوانا تواكي جوانا الرزوة قدري قرميانا الرزوة قدري قرميانا داومك وتوتا داوي والله ظالم ظلم ورانا يا ظالم ظلم ورانا اري لام لام لي آلياوا السيد وصرمان عاد لا ريوا النجم يا ري عافيوا يا برك ولا ضلطة بشيوا يا نرم الله يا ضلطة بشيوا يا بروم اي ورد زبازة جواني مولاي بروم اي ورد زبازة اواش درهمان مكان والله شوبالا يا برك ولا شوبالا واري لام لام لي آلياوا سيود صرمان عاد لا ريوا النجم يا ري عافيوا يا برك ولا ضلطة بشيوا يا نرملا ضلطة بشيوا دەم خۆش کاکە بێزگیان دەستان خۆش بە مامەسەجان کاک عومەر کاک ئالان دەستان خۆش بێت ڕۆحی مامشکورجان شاد بێت دوایین جار کە لێرە لەم ستۆدیۆ مامشکور هاتە ناو ستۆدیۆی گەڕیانەوە ئەگەر کاک ڕێباز لە ئەرشیفە هەبوو سپاس یەکەم لەگەڵ کاک حسێنی قادرکەرەمیە بەم دوایانە زۆر جار لەگەڵ کاک حسێن
علی بەیەکەوە زۆر لە دوێتەکانیان دانیشتنەکانیان زۆربەی کات بەیەکەوە بوون. مامشکور یەک شتی هەبوو وەکو مامۆسایەک ینی ئەگەرێکێکیش غەڵەتی بکردا لە مەقامات یەکسەر مامۆستا سەلیم بۆی ڕاستەکردەوەنی زۆر حەزەکەرە و کەسە ئەو هەڵەی بەسەرا تێپەڕ نەبێ بەڵام باوەڕتان نەبێ بە دیار گەنجێکەوە ئەگریاگەر مەقامەکەی بۆ بوتای ئەگەرێکێکی بەدڵ بۆە زۆر تەرجیعەکە زۆر هەنیە کە بەتەواوی لەسەر ڕێچکەی خۆی بێ و هەمیشە ئەشیوت مەقامەکانی گەرمیان ئەبێ بەس بە زاراوی ماچۆیە زەنگەنە بوتێوی ناکرێت شعری تری بۆ دامرێوی ئەبێ هەروەکو خۆی چۆن هاتووە بە هەمان شێوە هەبێت. ئەگە کاکە ڕێبازجان لە کۆنتترۆل بتوانێت دوایین دیدار بەشێکی زۆر کورتیمان چەند دقەیەک پێشەش بە هەتا گۆرەنگتر ئامادەکەین لەگەڵ کاکە بەهێز و ئەچینەوە لای شاکارە جوانەکانی مامشکور خەیات لەم جێگایە لە ناو ستودیا دوو بەرنامەمان بۆ کرد بەرنامەی دوایین جاریان لەگەڵ کاک حسین عەلی قاید کەرەمیە بوو هەندێک زانیاری پێوەتوین زۆر پێم خۆشە. بەڵێ ئەگەر گوێبیستێ مەقامە بووینی وەکو مەقامەکانی تری مامشکور ئێستا مەقامی سەبا هەمومان نەزانین هەر چۆنە گەوترێ زۆر هە بەلای عەرەبی ئاڕوات بەڵام مامشکور ئەوەنە کوردانوێتی لە دیمەنەکەشەکە دانراوە دیارە پۆستەرێکی بۆ دروستکراوە جامانێکی جوانی کوردەواری و جلوبەرگی شاڵ و کوردەواریەکانی کە لەبەریەتی باوەڕتان نەبێ مەقامی سەبا هەر چۆنێک بەکاری بنێ عەرەبیە بەڵام ئەوەنە کوردانوێتی ئەڵێ جلوبەرگە کوردەکەی کردوتە بەری مەقامی سێگایەوە هەر بەتەواوی بە شێوازێکی تایبەتی خۆی کوردانە بوو. بەڵە پێم وابێ کاکرێبازە و دیمەنەی بوو ئامادەکردن ئەوشمان پێشکەشەکات هەتا بەرهەمێکی تری کاکە بەهێز پێشکەشەکەین کە لە ناو ستۆدیۆی گەڕامیدیە مامشکور شانازێکی بۆ ئێمە تۆمار کردووە ڕۆحی شاد بێ دیادی بەخێر بێ. زۆر باشە بەڵێ ئەتا کاکە ڕێبازیان ئامادەیە کات ئێمە هەندێک لە کۆمنتەکان ئاماژە پێین سپاسی کاک بورهانستارەکەین کە زۆر دەستخۆشی لێکردوین بۆ ئەم بەرنامەیە کاک میران قەرەداغی هونەرمەند لە شاری هەولێرەوە ڕۆحی شاد بێ زۆر سپاس کاک ڕێبار مەدحەتی ڕاگەیاندکاری بەتوانای رادیۆ سلێمانی هەڵبژی دەستان خۆش بێ زۆر سپاس ئەحمەد خۆشناوەتی لە هەولێرەوە و پەیامنەر و بەڕێوەری پێیجمان لە گەڕامیدیا لە شاری هەولێری خۆشەویستەوە سڵاو ڕێز خۆشەویستی مێوەتان زۆر سپاس میران قەرەداغی لە ماشەڵڵا لەو دەنگە بە کاکە بەهێز ئەڵێ دەنگی خۆش بێ خاتو سۆمە ئەبوو ئەڵێ دەستان خۆش بێ سپاسێکم هونەرمەندی دەنگخۆشی شاری هەڵەبجە نەریمان حەمەد ساڵح ئەڵێ ڕێزی تاومان بۆ هونەر و ڕەسەنایەتی ڕۆحی مامشکور شاد بێ زۆر زۆر سپاسێکم کاگوران ستار جاری تر چەپکە گوڵی نادووە لەگەڵ ئامانج کەمالە بەڵێ خۆشەویستانم چەند ڕۆژ بەر لە ئێستا ئەو ڕۆژە ناخۆشە بوو کە هەواڵی مەرجی هونەرمەندی ناوداری نەتەوەکەمان مامشکور خەیاتمان تیابیست بەڕاستی ئەو کۆستێکی ئەوەنە گەورەیە کە لە دنیای مەقاماتی کوردی کەوتووە بەڕاستی بکە لێنانە پڕ نابنەوە مەسەلەن هونەرمەندی مەقامزان و دەنگخۆش عەلی مەردان حسین عەلی سەڵح داودا شکور خەیات ئەم کەڵە هونەرمەندانە خوداداد عەلی ئەمانە جارێکتر بەڕاستی ئاستەمە جێگەیان پڕ بگرێتەوە بەڵام خۆشحاڵین کاڵین ئاستەمە ومێدیشمان هەیە بەم گەنجانەی کە وەکو کاکە بەهێز و وەکو ئەو هونەرمەندە دەنگخۆشانی کە لایەنی مەقامەکان فەرامۆژ ناکەن ئەسان هونەرمەندەکانشمانەوە بە ژیانێکی هەژاری و لە مەرجی ژیانە بەنەسەر وەکو هونەرمەندی ناودار و مەقامزانی ناوچەی گەرمیان ڕەمەزان گەرمیانی بەڕاستی من ئەمڕۆ دڵم نەهاوە عەزێت بم بێن مێرە لەبەرەوەی بژێوی ژیانی ئەوەنە سەختە ناتوانێت مەسەلەن کارەکەی بەجێبێ لەبێتە ناو بەرنامەیەکی ئەوەوە من هەموو کات خۆم بە قەرزاباری هونەرمەندانە ئەزانم یەک ڕاستی هەیە ئەمەژەی پێ بکەم بۆ هەموو فیستیڤالێ بۆ هەر بەرنامەیە تەلەفۆنێکمان بۆ مامشکور خەیات دەکرد ئەم بەم دوایانەم چەند ساڵی دوایی لە شاری هەولێر دانیشت یەکسەر ئەگەیشتە ناو بەرنامەکە و بەڕاستی خزمەتی هونەری نێتەوەکەی کرد بە خۆبەخش بەبێ بەرامبەر کاک ڕێبازیان ئەگەرەوە ئەرشیڤ ئامادەیە چینە لای
مەقامێکی قەتار و خاوکە هی بەڵام مەقامێکی سێگا بە دەنگی کاکە بەهێز دواتر ئەتوانین لە ناوبڕەکانی ترە ئەو بەرهەمەی مامشکر پێشکەشەکەین کە ناو گەڕای میدیا لەگەڵمانە بووە. گیانە لەکوێ لەکوێ ئێستاکێنا گیانە لەکوێ لەکوێ ئێستاکێنا وەرە ئازی خۆتەوێ پێ بگەیەنە لەم وەراوەیە دێ حەڕینا جوانێت تێم گەیەنە گیانە بەعزێ چونکە لە توێی نامەیەکدا بوو بۆنی دوولی مای لە خۆی دابوو هەناسەی منێ شێوانیەتی یا فرمێسکی چاوی لێیدا بوو
دەستان خۆش بێ دەم خۆشکا کە بێزیان دەستان خۆش بێ هەزار جایتران ڕۆحی مامشکور شاد وەکو کاکاشم حەسەن و کاکە عیمە داڵتونچی هاوڕێیانی هەمیشەی گەڕێمیدیا ئاماژیان پێکرێت لە کۆمنتەکانیانە بەڵێ ئێمە لە بەشی کۆنتترۆلەوە جاجارێک بەشێک لە دیمەنەکانی مامشکورتان پێشکەشەکەینەوە شانازیانی کە لەگەڵ ئێمە تۆماری کردووە لە گەڕێمیدیا یا لە کۆمەڵی هونەری میلی یا لە فیستیڤاڵەکانمانە ئەگە کاگرێباز دیمەندێکی بۆ ئامادە کردبین پێشکەشی بینەران و بیسەرانی ئەم بەرنامە تایبەتەکەین. کاگرێبازیان مەشهدمان زۆرە لە ناو یوتیوبە زۆر دیمەندمان هەیە زۆر بەرنامەکانی کافترەیە کە توری زەردەشتەیە ئەگەر بەشەکەت بۆ ئامادە کرا سپاس دەکەم ئەمەوێت ڕۆحی مامشکور شاد بێت و ئەو شانازیانەشی کە لای ئێمە هەیە پێشکەشی بینەران و بیسەران یەکەین. بەڵە خۆشەویستان وەکو ئاماژەمان پێکرد چ ڕۆژ بەر لە ئێستا بۆ 2000 ئەستێرەیەک لە ئاسمانی هونەری کوردی لە ئاسمانی مەقامات شورخەیات بۆ 2000 ماڵ ئاوایی لێکردین. بەڕاستی مامشکور کەسێکی خاشی کەسێکی سادە کەسێکی خۆشەویستی کۆمەڵانی خەڵکی کوردستان بوو ئەوانەی کە ئەهلی هونەر بوون ئەوانش کە ئەهلی عێرفان و ئەهلی ئەتوان بڵم هونەریش نەبوون هەر خۆشیان ویست. ئەو پیاوە جێگەی ڕێز و تەقدیرێک و خۆشەویستێکی زۆر بێپایان بوو لە ناو خەڵکە
بەڵێ ئێمە توانیمان بە درێژایی ئەو چەند ساڵە وامێ من لێرەوە سوپاسی لەم بەرنامە تایبەتە مامەسا حامید ژەنیار بکەم، حامید عوسمان، حامیدی کەمانچە کە ئەو ڕۆڵێکی گرنگی هەبوو لە ناساندنی مامشکور بە ئێمە سەرەتای یەکتر ناسینی ئێمە و مامشکور ئەو مامشکور خۆی کەسێکی ناسراوە بە بەڵام لەگەڵ فیستیڤالەکانی ئێمە ئەتوانم یەکەم کەس بڵێم مامەسا حامید کە کارێکی وای کرد بە خۆی کەمانەکەی و کە تازە فێری سەرەتای گەنجەتی و فێری موزیکیشە بوو ئەو گەورەترین شکۆی هونەری نێتەوەکەی بە ئێمە ناسانەوەی شکور خەیات بوو زۆر جار لە هەموو فیستیڤال و بۆنەکانە کاکە حەمید بەخۆی کەمانەکەی و ئامادا بوو لەگەڵ مامشکور بەڵا چینە لای دیمەنێک دوایە گەڕینەوە خزمەتان بۆ پێشکەشتنی لەخوا بەزێبێ لەخوا بەزێبە مامشکور جا ئینشەڵا باشە بی ئێمە تازە ماڵی بەستەوە مەقامان پێکێناوە لە کوردستان و ڕۆژی نۆزەی مانگی افتتاحەکەیەتی دامان ناوە ئینشەڵا تۆ لێ ڕێزە لێ بنرێ و بەشدار بیت و ئینشەڵا بە هیوای ئینشەڵا نۆزدەی مانگ لە گەورەترین بۆنەیە کە ئەکرێتەوە ماڵی بەستە و مەقام هەرناومە ناو ماڵی بەستە و مەقام بە ئاواتەوەین تۆ مقامات مثل مقامي جنزير بيان مقامي محلير بيان مقامي راس بيان مقامي خنبات بيان والله خنبات هكيت مقام خوش من مقام اليوم ان شاء الله ئێمە شانازی پێوەکەین هەموو کاتێ تاجی سەرمانی والله والله تەزیل یەکەم لەبەرەوەی بە ئەواتەوەم ئەو هەواڵە خۆشە بە خەڵک ڕابگەێنم کە مامشکور شکور تەندروستی باشە و وەکو پۆڵە ڕوبەڕووی نەخۆشیە بێتەوە بغمزة شاعري مخموري أنا نمام بغمزة شاعري مخموري سياي مسكي ما يكردم ما يدادا يا ريال بعارك الليل مسافري لأنوابي بذكردم ما بەڵێ خۆشویستان بەداخەوە یعنی ئەوی کە کاکە ڕێباز بەڕاستی برینی کولانمەوە طبعاً مەشهدێکە لەو مەشهدانەیە مامشکور لە وڵاتی تورکیا لە نەخۆشخانەیە کە چەند سەعاتێک پێشەوەی کە بچێتە ناو هۆڵی نەشتەگەریەوە کە پەیوەندی پێوە کردم بۆ هەواڵپرسینی باری تەندروستی لەسەر ئەو قەرەوڵەی کە ئەبرێت بۆ نەشتەرگەری لەوێ خەمی مەقاماتێتی لەوێ مەقامێ پێشکەشی منەکە کاکسەری یعنی ئەوە بەتەنگی ئەو پیاوە ئەوە دەسۆزی هونەری کوردی بوو ینی بۆ ئەزانیم چەند دڵم بە هونەرەکەیەوە کرایەوە چەند لای من پیرۆزە ینی بەڕاستی و ڕۆژم قەتبیر ناچێتەوە ئەمە لەسەر ئەوە لەسەر ئەو نەقالەیەکەی بن بۆ ئەمەلیات لەوێ ئەو مەقامە پێشکەشی منەکەوە بەدەنگ و ڕەنگەوە بە تاوان بە ماسنجە پەیوەندیمان پێوە کرد بەڵە خۆشەویستانم ڕاحی مامشکورجیان شاد بێ بەڕاستی ئەو هونەری ئەو پێشکەشی کردووە لە ئاستێکی ئەوە بەرز و باڵایە ینی ئەتوانم بڵێم نەوەکانی داهاتوو من زۆر دڵنیام هەتاکو کورد بمێنێ وەگە هونەری کوردی بمێنێ ئەبێ بگەڕێنەوە بۆ قوتابخانەکەی شکر خەیات و علی مەردان و حسین علی و سەڵع داودە و ئەو مەقامانەی گەرمیان ئەبێ قوتابی ونەوە لە دوێنەوە لەوانەوە فێر بین فێری مەقامەکان بین
وەکو کاکە بەهێزیان ئاماژەی پێەیە کە مەقامی خورشیدەکەی و دێم بۆ خورشیدی هەر مەقامێکە لە مەقامە سەرەکیەکان مەسا حیجازکارە بەڵام هەمووتی هەر بە شێوازگی مامشکور چکە مامشکور کە شتێکی وەز بە شێوازگی خۆی ئەیوت بۆ نمونە سەڵاداودە زۆر جار شتێکی تۆ بە شێوازی خۆی وتێتی خۆی بۆ بە قوتابخانە مەسەڵەن حیجازکارە مامۆستا سەلیم خۆ دەزانی لە مەقاماتە بەس کە ئەمان ئەڵەی خورشیدی بەدەمیمان تازە بۆ بە خورشیدی لە ناوچەی گەرمیان بۆ شێوازەوە نەخۆش وتراوە وایە لەبەرەوەی تۆ شوێنی دەنگی ئەوەکەوی ینی خۆتوانی زۆر حیجازکاری دەنگت ئەگات لەوە بەشەکە لە مەقامی حیجاز شوێنەکانی حیجازکارەگەرینی کەی دێز و بیمۆڵە بەڵام خورشیدی ئەگەر بکەیت دێز و بیمۆڵ نیە کوردانیانە ئەبێ سی کار بیمۆڵ ڕەحمەتە لێ منستمەوە بڵێم تەنانەت هەمایانی وت هەمایان ئەگەر خۆی بە قانونیەکەی ئەز بکەی بە یاساییەکەی خۆی بە تیۆرەکەی بێ بە بیمۆڵ بێ بەڵام کە ئەمان کوردانیانە بێ بە سی کار بیمۆڵ ینی ئەو بەوە کوردانیانە وەکو باسی مەقامی سەباکەشم کرد مەقامی سەباکە ئەمەنە کوردانوێتی باوەڕم پێ بکەنی لەوە لای یاوەکە هیچێک ترێڵە من زۆر جام گەنجانە بینم سەبایەکە لە ڕێگەڵی عەرەبیە بەڵام ئەو بە کوردانە وتێتی بەڵێ کاک بەهێز چەند مەقامی ترمان ئامادەیە چەند بەستەمان ماوەکە مەقامێکی پێشکەشەکەین لای ئێمە پێڵێن ئای خۆی بەیاتە لەگەڵ گەرمێنەکەی بەڵێ زۆر باشەوەڵە مامشکورجیانشکەشەکەین بە ڕۆحی پاکی مامشکور ڕۆحی شاد بێ و بە هەوادارەکانی هەر پێشکەشەکەین و سواسی هەموو کۆمنتە جوانە ئەکەم یەک بە یەکتان چاوتان ماچەکەم ئەچینە لای مەقامی ئای کە لە گەرمیان ئەتانەڵی مەقامی ئای فایدەی نییە نابێ بڵین بێت
بحر بيبي بنزين جنش مشال قامت وينيني بنزين جنش مشال ميكر وياودا ما ياورد وبانا خياتي خادم رجعنا وتمام بدري جامي ويد سجامي نبي شريف دا يا سنامد رجعنا وتيدمي جامي ويد السود زامم تشيني انا يا اسمم السمن قول السمن قول كاين دم نقرون بات من ويب يا ملحمة يا شون بالروم لا شتنا لبار تاقوك لما نكر خوردار قوم خشان بكم خوردار بار بار تكنا ويتي خيا ودار أرجان وادم قوم خشانم وي قربان قوم خويشت بو دم خومي جوابانا يا قناي رجت بو تاري لي زلفته بخوي قردن بعالم بيجي آي عمر خواش كردن ديماي وخما أملانو أولا نذكم بتسكولي تزلم لا نذكم أملانو أولا نذكم بتسكولي تزلم لا نذكم ومن يقصيني توني هوالي قريب يا نذكم ومن يقصيني توني هوالي قريب يا نذكم
دەستان خۆش بێ مامۆستا سەلیم کاکە عومەر میرەهی کاکە ئەلان ڕەفیق کاکە بەهێزگیان زۆر زۆر سپاس دەکەم تۆزێ لە مەقامەکانی مامۆستا شکور خەیات بکەمە دڵی خەڵکەوە و گوێبیستی ئەو خەڵکە بەڕێزە مەمنونیانی کە گوێبیستمان بوون دەستیان خۆش بێ و ماندوو بوون بە دیارمان زۆر سوپاسی جەنابیشت ئەەکەم بۆ ئەم بەرنامە جوانە بۆ یعنی بەڕاستی شکور خەیات قابلی شتی زیاتریشە چونکە کلێنێکی گەورەی کردنە هونەری کوردیەوە یعنی ئەمە چەند ساڵ دریش هەوڵدەین بەخوا ناتوانین بگین بەو ئاستەی مامۆستا دووبارە سپاستانەکەم دەستان خۆش بێ دەستی ئەم برا موزیک ژەنانە خۆش بێ کاک ئالان کاک عومەر مامۆستا سەلیم دەستان خۆش بێ لەشتان ساغی وای سەرکەوتنا سپاس دەکەم هەرچەنە حەزم کرد لە کۆتایی ئەگەر مەقامێک هەرچێکت بەخێڵە هات هەرچێکت نەوتووە شتێک پێشکەشی ڕۆحی مامشکور بکەی من لێرەوە ڕۆکەمە وێنەکەی مامشکورە مامشکور گیان بە ڕۆح بەژیان بە هونەرەکەم هەتاکو من بمێنم ناتوانم چاکەکانی تۆ بمەوە کە تۆ چەند خزمەتێ بە هونەری مەقامات کردووە و چەند خزمەتێ بە کۆمەڵی هونەری میلی کردووە و چەند خزمەتێ بە گەڕای میدیا کردووە بەڕاستی ئەمە شانازیەکەین بە بەرهەمەکانی تۆ لە کەناڵەکەمان مامشکور گیان باوەڕم پێ بکە تۆ بە لاشە لە ناومانە نەماوی بەڵام دڵنیا بە ڕۆحە دەمیشە زیندوو بەسەرمانە چکە ئێمە هەموو ڕۆژە لە گەڕای میدیایات دەکەینەوە هەموو ڕۆژێک مەقامەکانی تۆ بەسەرەکەینەوە هەموو ڕۆژێک بەرەمەکانی تۆ پێشکەشی هێوادارانەکان دەکەین تۆ تازە بووی بە ئەستێرەیەک کە هەرگیز خامۆش نابی لەو ئاسمانی هونەری کوردیا و من سەی ڕێز و نوازشی بۆ دانوێنم ڕۆحی شاد بێت و بە خاناوەدەکەی ئەڵێم بە تایبەت بە کاک فاروقی کوڕی بە خۆشەویستانی کە ئەوەی کە بێمان کرابێ هیچ نییە لە چاو گەورەی مامشکورە من سپاسی تۆگەم کاک بێزیان گەنجێک کە ئەو ڕێوازە گرتووە سپاسی مامۆستا سەلیمەکەم کامیوارەیە لەم بەرنامەیە دڵسۆزی نوان لەگەڵ کاکە عومەر میرەیی و کاکە ئەلان ڕەفیق کاکە ڕێباز وەکو هەمیشەیی کە هەمیشە خۆبەخشانە کە باری تەندروستیشی زۆر ناجێگیرە بەس هەر هاتە بەرنامە کۆنەکەمانە دیارە هێدیەدی بە مەقامێکی مامشکۆ دڵخۆشمان دەکاتە کاک بێز دوایی شتێک ئامادەکە بۆ دیاری بەرنامە سپاسی کاک بوران هەورامی و کاکە دیاری باڵەوانەکەم کە هەموویان هاوکارم و لەگەڵ کاکامانجا لە پێشکەشتنیان بەرنامەیە گوێبیستی دەنگێکی مامشکورە بین دواتر بە دیارێکی کاکە بەهێز بە دڵی خۆی هێزعەلی شەر نێرت مەقامی مامشکور بێمە شتێک پێشکەشی ڕۆحی مامشکور و هەوادارەکانی بکات با گوێبیستی ئەمە بین aman 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 بعد الرسول على داغي خالي رود خورشينكم ليلي ليلي بعد السورة لداري خالي رد خمشينكم دا ليلي ليلي دول محرابي برويتو سوش دقاي دينكم بندوش لانا ما واذا يا واذا تذكر زينكم ليلي aman aman aman
کۆتەی قەسا و موچا وەکو جۆگەی دەلیل لەیلی 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 دڵ وەکو کۆتەی قەسا و ئەمە لەما چا وەکو جۆگەی دەلیل بەڵێ خۆشەویستانم بەم شێوەیە کۆتایمان بە بەرنمەیەکی تایبەت بە چلەی ژیانەوەی هونەرمەندینەتەوە سیمبۆلی مەقامات و پاشای مەقامەکانی گەرمیان مامشکر خەیات هێنا لەگەڵ هاوکارانم ڕێزمە قبول فەرموون لەگەڵ دیارەک بەلا مەقامە جوانەکانی گەرمیان بە دەنگی هونەرمەندی بەشدار بوو کاک بەهێز عەلی دوای ئەمە ماڵاویتان یەکەم خواتان لەگەڵ كم دسويدا ما هشيكو ملام ماي
النبوان وجيران ثم كلاني شنا فلقاي فايز معي سيرانا دوبار الشين مني باوكم أري رستي خايا باني وربخسي ملتا أري رستي خايا باني وربخسي ملتا أوكراسا كاي باري ملوير نتيت الشيكات أري لاي 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 كمي قردون بخاري بوت بوت بو بو بوكتيكي توار دساري وانا من بخاتو خاري ليلي باوانت شويش يدبو مكاوت ما جويا باوانت شوي ليلي يدبو مكاوت ما جويا دلوركي قرت ومخدا هرد الله باوشين ماوي أري لاي 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 كمي قرت البخاري جان 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 واسمي باوشو من ناري وانا من بوير ذاخاري برسيم لا تيمان مليرانا وقبرك أري برسيم لا تيمان أيوار وقبرك أري فرموي مدنونا شيت وكشتي لايلي أري لاي 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 كمي قردن بخاري موت بو 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 بوكتيكي توار دساري وانا من بوير داخاري امين نازانيني وي وي لازي ريبوتيني بغم ببالاي قردو هادو بنزاكورتي ديني بتيزاني يا خوفي باوقا قيبي كان